برئيس عبد الرحمن جزائري سركده للدولة ياسا لبغدا ميوانمه برئيس جزائري دماتا باش به هيدي قالوه بگمان سرك وزير هذا دستشان كرين جبو بيكينانا حكومته لغاوين بيكينانا حكومته بروسيسا بيكينانا حكومته تو چاد بيني و مهك تمام ببه يعني بداية بسم الله الرحمن الرحيم بنای خوی بخشنده مهربان خوشحالم لەگەڵ کوردستان 24 دا سپاس سپاس بۆ بینەران بۆ ڕوونکردنەوە لە ڕاستپاردنی سەرۆک وەزیران دوای ئەوەی کە سەرۆک کۆمار نووسراوی بۆ دەرکرد و ڕای سپارد سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی لە بابەتی پێکێنانی حکوومەت دەستیان بە جم و زۆر کردووە ڕەنگە لە دەستووردا کە تەنیا 30 ڕۆژ دیاری کراوە دوێنێ شەو سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو بەڕێز عەلی زەیدی لیژنەیەکی پێکێناوە ئەم لیژنەیە کاری کۆکردنەوەی CV ئەو کەسایەتیانەیە کە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی بۆ شایستەی هەڵبژاردن مەبەستم لێرە دیاریکردنی وەزیرەکان و دابشکردنی پۆستەکانە ئەم لیژنەیە دوو ڕێگا دەگرێتە بەر ڕێگەی یەکەم شایستەی کورد و سوننەیە بەپێی ئەو عورفەی کە پێشتر هاتووە و جێبەجێ کراوە لەسەر ئەو وەزارەتانەی کە ماونەتەوە ڕێکەوتن دەکرێت وەزارەتەکانی تریش پەیوەستە بە شیعەکان و ئەوەی دەمێنێتەوە پەیوەندی بە کۆتاوە هەیە باوەڕ ناکەم من دەسوەردان لە بابەتی کۆتاکە دەبکرێت بەڕێز سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو سەردانی چوار سەرکردەی کردووە ئەمڕۆ چوەتە لای سوودانی و چوەتە لای نوری مالیکی و هەروەها عەمار حەکیم و چەند سەرکردەیەکی دیکە لەو کۆبوونەوەی کە پەیوەستە بە باسی دۆخی ئابووری کراوە بله کەواتە توزانی جی عێراقی وڵاتێکی فراپێکهاتەیە کۆڕنگدانە vê فراپێکهاتەیە di çarçivê desthilatê Iraqê jê taybetî civata wezîran gel û berketiya Kurdan û Sunniyan taybetî li wezaretên siyadî wê çi bît wê çawa wezaret bêne parvekirê يعني من الطبيعي والمعروف شتێکی سروشتیە کە بەڕاستی من دەمەوێ ئەوەش ئاماژە پێ بکەم کە کورد باشترین بوون لە سەرکردایەتیکردنی وەزارەتی دەرەوە لە بابەتی مامەڵەکردن لەگەڵ دۆسیەی ئەمریکا لەگەڵ ئیدارەی ئەمریکا لەگەڵ باڵیۆزەکان بۆیە بەڕاستی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراو هەر کێ بێت ناتوانێت ئەم وەزارەتە وەزارەتی دەرەوە مەبەستم لە کورد وەرگرێتەوە وەزارەتی دەرەوەی کە لە وەزارەتانەیە کە لە پشکی کوردە ڕێکەوتنیشی لەسەر کراوە و ئەوەی دەمێنێتەوە وەزارەتی دارایی یا وەزارەتی دارایی زۆرێک لە دەنگودۆی لەسەر بووە پێم وایە کورد پێشنیازێکیان هەبووە بۆ ئەوەی ئەو وەزارەتە بە کورد بدرێ بە سوننە و شیعە نەدرێ ئەم بابەتێک لای نەکراوەتەوە بەڵام پێم وایە دوجار ئەم پۆستە لەلایەن شیعە وەردەگیرێتەوە ئەوەی دەمێنێتەوە وەزارەتی بەرگری کە وەزارەتێکی سەروەریە ئەمانە بە پێی خاڵ و هەروەها کورسی دابشکراون هەندێک خاڵی جێگیران هەر کەسە و شایستەی خۆی بە پێی خاڵەکان وەدەست دەخات و گۆڕانکاری دیکەش ئەگەر هەبێت بەڕێککەوتن داواکاریەکە بۆ لەلایەن سادیقون عەسایب ئەهل الحەق بۆ ئەوەی وەزارەتی پەروەردە لە بری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەربگرێ ئەمە بابەتێکە گفتوگۆی لەبارەوە دەکرێت و ئێستا لەسەر مێزی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراوە بله برێز جەزایری البته پێشوازیەکە هەم نێودەوڵەتی هەم سەرئاستی عێراقی jî ki lê destnîşankirina Elzeydî hatiye kirin û serokê wezîrên Iraqê bi taybetê em behsê Amerîka bikin balyozxana Amerîka pêşwaziyê li vê yekekê yê ku pêştir li ser hin navan teheffuzatê wan hebûne tu vê pêşhatî çawa bînî gelo ev ta çend bixwe sedemekê serketina vê prosesê ye اولا نتحدث عن بەلا هەموو شتێک
بەڕێز زەیدی دوور لە ڕای شەقام و لەوەی کە لە میدیاکان باز دەکرێت زۆرێک لە قبولکردنی هەیە پێشم وایە بە زۆرێک لە زۆرەکان بە شێوەیەکی ناواقعی باسی زەیدی کراوە. بەڕێز عەلی زەیدی ئێستا پەیوەندیەکی فراوانی هەیە یاخود دەتوانم بڵێم قۆناغێکی لە پێشەبەوەی پەیوەندی فراوان لەگەڵ ئەمریکا بنیاد بنێن و بەڕێز زەیدی خاصڵەتی هەیە بۆ ئەوەی ئەو ئاڵنگاریانەش تێپەڕنێت کە لە کابینەی سوودانیدا هەبوون بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە. ئێمە باسی خزمەتگوزاری ئەو کێشان دەکەن کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا هەبووە چونکە خزمەتگوزاری لاواز بووە کەم بووە جگە لەوەی عێراق لە ڕووی ئابوووریەوە کە وڵاتێکە نەوت هەناردە دەکات کێشەیە بووە. بۆیە من پێم وایە دیدگایەک هەیە لەلایەن عەلی زەیدیەوە دیدگایەکی زۆر ڕوونیشە دوێنێ شەو کە دانوستان هەبووە لەلایەن ئەوانەوە و بەڕێز عەلی زەیدی ڕەهەندی باشی هەیە لە ڕووی ئابوووریەوە چونکە خۆی دەرچووی ئەو بەشەیە و خاوەنداریەتی بەشی بانکی جەنوبی کردووە کەواتە من پێم وایە کەواتە کەرم بەسی پێکهاتەکردن دەڤەرەکردن یا گرنگە عێراقی بکەین ئەم بەسی هەرێما کوردستانی بکەین سەرکرداتی هەرێما کوردستانیژی پێشوازی لێ بربژارکردنا بەڕێز زەیدی کردیە تایبەتی سەرۆک بارزانی کەواتە ئەvە بخۆ تا چەند پێشهاتێکە و تا چەند گرنگە بێگومان زەیدی ئێدی باوێکی ڕاستەوخۆ ڕۆژی بە سەرکرداتی سیاسی کوردستانیژی بکە گەلو سەردانە هەولێریژی بکە وێ بکە أعتقد الأسبوع القادم پێم وایە هەفتەی داهاتوو من بەپێی ئەو زانیارەی لە نووسینگەی ئەوەوە پێم گەیشتووە هەفتەی داهاتوو عەلی زەیدی سەردانی هەرێمی کوردستان دەکات لەگەڵ سەرۆک بارزانی کۆ دەبێتەوە و گفتوگۆ دەکرێت لەبارەی ئەو خاڵانەی لە حکوومەتی سوودانی کێشیان لەسەر بۆ مادەی 140 ناوچە کوردستانیەکان ناوچە زێناکۆکان و ئەو خاڵانەی کە هۆکار بوون بۆ ئەوەی کە ئابووری عێراق کێشەی تێ بکەوێت سەردانەکە بۆ سەرکرداتی هەرێمی کوردستان سەردانێکی گرنگە بۆ بنیادنانەوەی پرۆسەی سیاسی و دووبارە نۆژەنکردنەوەی بەڵێ کێشەی زۆر گەورە هەبووە لە نێوان مێزی هەولێر مێزی بەغدا و مێزی ئەنجومەنی سیاسی. بەڕێز عەلی زەیدی سەردانی هەولێر دەکات و سەردانی جەنابی مەسعود بارزانی دەکات و لەوێوە ڕێککەوتنی زۆر باش دەکرێت و ئەگەری هەیە سەرجەم کێشەدارەکان سەر برنج جەزایری هەڵبەتە هەرێما کوردستانی بەردەوام بە هەموو حکوومەتین بەرێ سەرۆکی وەزیرین بەرێ پشتەوانیەخوا بۆیان تەکەس کردە کارنامەیەکی سیاسی هەبوویە بوو پێکینانە حکوومەتی تەکەزی لەسەر چارەسەرکردنا پرسگیرەکان کردە لێ سەرۆکی وەزیرین بەرێ باوەکی کونکریتی پرسگیرێکن هەولێر و بەغدا چارەسەر نەکەنە کوڕە هەندێکی یاسایی و دەستوریە هەیە ڕێگە چارە بوو چارەسەرکردنەیە هەی تدبینی گەلو ئەلزەیدی وێ ئیرادە هەبە وان پرسگیرەکان چارەسەر بکە أكيد بحد ذاته بەدڵنیاییەوە خۆی ڕازیکردن وەڵامدانەوەی داواکاری مێزەکان بەبێ ئامادەیی مێزی هەولێر نابێت. ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە بەڕێز عەلی زەیدی کە بۆ خۆی پارتی نییە و هیچ ئاماژەیەکی دژایەتیکردنی هەرێمی کوردستانی نەبووە زەمینە سازیەکی هەبێت بۆ ئەوەی کە لە ڕووی سیاسی و سەربازی و ئابووریەوە ڕێککەوتنی باش بکە و کێشەکانی چارەسەر بکە. گوتی خۆی ئەو قسەیە کردو گوتی من واز لەو سەرکردانە ناهێنم کە پرۆسی سیاسی عێراقیان بنیاد ناوە جەنابی مەسعود بارزانی جەنابی نوری مالێکی و بەڕێز سەید عەمار حەکیم ئەم جۆرە سەرکردانە ئەمانە ئاستێکی دیاریکرا و باڵایان هەیە بە تایبەتی هەرێمی کوردستان بەشێکی دانەبراوی عێراقە بۆیە چارەسەرکردنی ئەم کێشانە کە لە حکوومەتی سوودانی هەبووەکو دواکەوتنی موچە چارەسەرنەکردنی کێشەی مادەی 140 کێشەکانی کەرکووک دەوروبەری دیالە کۆمەڵێک ناوچەی دیکە ئەمانە پێویستیان بە مێزی گفتوگۆیە و ئەو قسەی کرد لە هەرچەندە لە میدیا ئەو قسەی نەکردەوە بەڵام دوێنێ شەو
ئەم قسانەی کردووە لەگەڵ ئیدارەی ئەمریکا ئەو قسەی کردووە گوتێتی من تەواوی کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر دەکەم لە پێش هەمویان کێشەی موچەکە لە حکوومەتی سوودانی و حکوومەتی عەبادی و عادل عەبدولمەهدی چارەسەر نەکراوە لەگەڵ حکوومەتی مستەفا کاظمیش ئەو قسەی کردووە گوتوێت چارەسەری دەکەم ئەمە کێشەیەکی گەورەیە پێویستی بە استراتیژیەتێکڕوونە و ئەوش چارەسەر دەکەم. ولی برێس عەبدوڕەحمان جەزایری سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغدە گەلێ سپاس.